سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان ڕیفی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنتان دەکەین و کە ئێستا ئامادەبوون و سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ئەمڕۆ پاش 17 ساڵ لە شەهیدکردنی سۆرانی مامەحەمە ئێمە ئەمڕۆ یادی شەهیدکردنی ساڵوەگەڕی 17مین ساڵی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە دەکەینەوە لە شاری کاردیف. خێراتنی هەموو لایەکتانەکەین، ئەرکتان کێشا و ئامادەبوونتان وەفایە بۆ ڕۆژنامەنووسی جوانەمەرگ و ئەو ئامانجەی لە پێناویدا شەهید کرا. بەڕێزان، لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووسی جوانەمەرگ سۆرانی مامەحەمەیە. ئەو دەنگە زوڵاڵە خۆنەویستە لە ڕۆژی 21 حوتی ساڵی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە کەرکووک شەهید کرا. ئەگەرچی ئەو ڕووداوە کاردانەوەی گەورەی لەسەر ئاسی ناوخۆیی و تەنانەت دەرەوەش بەدوای خۆیدا هێنا و ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە مافی ڕۆژنامەنووسان و مافی مرۆڤی هێنایە دەنگ، بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت نەبکرانی ئەو کارە تیرۆریستیە سزادران نا ئامانجە گشتیەکان هاتوونەتە دی کە خۆی لە ڕیفۆرمێکی ڕاستەقینای بینێتەوە. ئێمە لێرەوە لە ساڵیادی شەهیدکردنی ئەو قەڵەمە بنکۆڵکارەدا نەفرەت لەو ئەقڵێتە ئەکەین کە پیلانەکان داڕشت و بڕیاری شەهیدکردنیاندا. نەفرەت لەو ئەقڵیەتەی تا ئێستا بەکار و بەرکارە بۆ شەهیدکردنی ڕۆژنامەنووسان، نەفرەت لەو دەستانەی بەچەکەوە دەستێژی گولەیان لە سۆران کرد. نەفرەت لەو دەسەڵاتەی دەوێت ڕۆژنامەنووسان و بێدەنگ بکات و دەست بەسەر و شەهیدیان بکات. نەفرەت لەو دەستانەی لە هەر کاتێک زیاتر ئامادەتر و کارەترن بە تفەنگی دەستیانەوە بۆ ترساندن و سەرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانە نووسران. نەفرەت لەو ئەقڵیەتە حیزبیە کە لە هەناویدا دەیان تاوانبار و دەیان جەلاد و سەدان جاش و چەندین مستەشاری باسی داڵدەدا و ڕێزی لێگیرێت و هەمیشە ئامادە و لە کەمیدایە بۆ ئازادانی ڕۆژنامەنووسان و دەرپڕاندنیان لە زێدی خۆیان. شەهیدکردنی پۆلێک ڕۆژنامەنووس وەک سۆرانی مامەحەمە، عەبدولستار مەجید تاهیر شەریف لە کەرکووک و سەدەش عوسمان لە هەولێر و کاوەگەرمیانی لە کەلار مانەی هاوبەشی عەقڵیەتی حکومڕانەکەیانە و هەمیشە حیزبەکانی دەسەڵاتی کوردی لە خاڵی سەرکوتکاریدا یەکسان و هاوبەشن و شەریکن. شەهیدکردن، بێدەنکردن، شار بەدەرکردن. ئەمڕۆ لەو یادەدا کۆبوونەوەی وەک ڕێکخراوی داکۆک بەشداریمان کردووە لەو یادەدا و 17 ساڵ شەهیدکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە کە لەم ڕۆژەدا شەهیدیان کرد وەکو ڕۆژنامەنووس و چالاکەوان کاری بۆ سایت و ڕۆژنامەی لڤین دەکرد. شاری کەرکووک وەک شارەکانی سەرانی حکوومەت و دەسەڵاتی بنەماڵەی یەکێتی و پارتی وەک پیشەی خۆیان دەستیاندا بۆ تاڵانکردنی سەرجەم داهاتی شاری کەرکووک و سۆرانی مامەحەمە بە قەڵەمی دەستی بۆ سەرانی دەسەڵاتی نووسی بەسیەتی تاڵانکردنی شارێک کە بەبێ ناز و بە غوربەتی چەند ساڵەوە دەناڵێنێ. بەداخەوە لەلایەن هێزەکانی مافیا یەکێتی و پارتی و دەسەڵاتیان هەبوو لە شاری کەرکووک لە بەرچاوی خێزانەکەی شەهیدیان کرد لە ئێوارەی 21 حوتی 2008 وەک شەمشەمەکوێرە خۆیان حەشاردا و تاوەکو ئێستا هیچ شتێک ڕوون نییە و دیار نییە لە ڕووی یاساییەوە بکوژەکان بە نادیاری ماونەتەوە لەلایەن حیزبەکانی یەکێتی و پارتیەوە شاردراونەتەوە. وەک چالاکەوانی ڕێکخراوی داکۆک لێرە پشتیوانی خۆمان دەردەبڕین بۆ خێزانەکەی شەهید سۆرانی مامەحەمە وەک لە داوا لە دادگای نێودەوڵەتی دەکەین لە وڵاتی بەریتانیا کەیسی یەکلایەنی بکرێتەوە و بکوژانی ڕۆژنامەنووسان و قەڵەم بەدەست بدۆزرێنەوە دادگایی بێلایەنە بکرێت و ئەم ڕۆژ ڕێکخراوەکەمان بۆ هەمان مەبەست لێرە کۆبووینەتەوە و بۆ ڕسواکردنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بریتین لە یەکێتی و پارتی دەستیان هەیە لە چەندین کەیسی شەهیدکردنی ڕۆژنامەنووسان و چالاکەوانان وەک ئەو شەهیدانەی تریش سەردەژ عوسمان و کاوە گەرمیانی و شکور زەینەت و وەداد
ئێستاش هاو نیشتیمانانی سبیل شەهید دەکەن و ناهێڵن دەنگی ئازادیان بگاتە دەسەڵات و گوێی خۆیان ڕیانی لێکەڕیانی بەڕێز بەناوی ماڵباتی شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووسی تیرۆرکرا و سوورانی مامەحەمە بە خێراتنتان دەکەین بۆ بەرزڕاگرتنی حەفدەهەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆران. بەشدارانی بەڕێز و بەهەمەک، بەشداری خەڵک لە چین و توێژە جیاجیەکان هەموو ساڵێک لە ساڕۆژگەری تیرۆرکردنی شەهیدی قەڵەم جێگای دڵخۆشیمانە و پاڵپشتی معنەوی گەورە بە ئێمە و کەسی شەهید سۆران دەبەخشێت. هەروەها سەلمێنەرە بۆ لە بیرنەکردنی ڕۆژنامەنووسێکی گەنج و بێر و یاخی کە لە پێناو چاکە و سوودی کۆمەلگا گیانی خۆی بەخت کرد، نەهەڕە شەلێکردن نەدەستکەوتی مادی ساردیان نەکردەوە، ملکەتی دەسەڵاتی بێ حورمەت نەبوو، هەروەها ئامادەبوونتان بەشێکە لە بەگشتداچوونەوەی ئەو نادادیە و زوڵم مستەمەی بەرامبەر بە خەڵک دەکرێت. بەڕێزان، لای هەموو خەڵکانی ناڕازی و ئازادی خوازان و خەڵکانی دارپەروەر و دڵسۆز ئاشکرا و ڕوونە کە ڕۆژنامەنووس سۆران مامەحەمە لەسەر حەقبێژی و چەسپاندنی دادپەروەری و بیرۆڕای ئازاد تیرۆرکرا. ئەو بە قەڵەمەکەی لەسەر پەڕی ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕەکان ڕخنەی توندی لە دەسەڵاتدارانی شاری کەرکووک و سەرۆکایەتیەکانی کوردستان و حیزب و لایەنە سیاسیەکان دەگرت بێ جیاوازی نەتەوە و نەتەوەیی، بە تایبەت کاربەردەستان و فەرمانڕەوای کوردی لە ناوکوردی ژاپارتی دیموکراتی کوردستان بە هۆکاری سەرەکی دەزانی. پەیامی شەهید سۆران ئەوە بوو کە خەڵک لەو داهاتەی هەیە سوودمە بن، داوای سەربەخۆی داوم دەستگاکانی حکوومەتی دەکرد، داوای دەکرد دادگاکان سەربەخۆ بن. خەمی شەهید سۆران ئەوە بوو کە ئەو دۆخی ئێستا ئەمەتیدان بەوەی ئاستی ئێستا نەگات، وانە بێت هاوڵاتیان خۆزگە بە حکمی بێگانە بخوازن. ئەمڕۆ تا دێت دۆخەکە بەرەو خراپتر دەبێت، چاڕوانی پێشاتی خراپتر دەکرێت. لە کۆتاییدا دووبارەی دەکەمەوە کە خوێنی شەهید سۆران لە ئەستۆی حیزبی بنەماڵەی پارتی دیموکراتی کوردستاندایەتە ئەو کاتێ بکوش تەسلیم بە یاسا دەکرێت. ئازادی بۆ گەل و شکۆ بۆ کوردستان شکۆدار بێت یادی شەهیدانی قەڵەم و سوپاس بۆ هەموو چالاکوانان و هاوڕێیان. من ئەمڕۆ وەکو ئەندامی چالاکەوانی ڕێکخراوی داکۆک بۆ مافی ئازادی ئەمڕۆ کردنەوەی هەڵدەسین بە یادکردنەوەی شەهیدی لاوی هەمیشە لە دڵا زیندوو سۆرانی مامەحەمە کە بە دەستێکی خوێناوی بە دەستی چەتەکانی ماڵی تاڵەبانی بارزانی شەهید کرا. ئەمڕۆ 7 ساڵ تێپەر دەبێ بەسەر ئەو کارەساتە کە برینێکی ساڕژنەبووە لە دڵی هەموو تاکێکی لە هەموو تاکێکدا. سۆرانی مامەحەمە بە یەکەم شەهیدی قەڵەمدا دەنرێت. سۆرانی مامەحەمە بووە سمبولی ئازادی و بەرخودانی بە ئاگاهێنانەوەی هەموو چین و توێژێکی کۆمەلگا لە نیشتمانی دیکتاتۆردا. ئێمە ئیدانەی ئەو کارە قێزەونە دەکەین چونکە بکەری ئەو کارەساتە بە ئازادی دەسوڕێنەوە، چونکە لە هەرێمی کوردستاندا دادگاکان بە دەستی حیزبەوەیە، بۆیە هیچ یاسایەک بوونی نییە لەوێ. ماڵی تاڵەبانی و بارزانی لە ماوەی 35 ساڵ حکومڕانی نەیانتوانیوە هیچ شتێکی خراپ بگۆڕن بۆ باشە، بەڵکو پیشەی ئەمانە کوشتنی ڕۆژنامەنووس و خاکفرۆشتن و دزینی نەوت و سەرکوتکردن و سامانی کوردستان بووە. بۆ برسیکردنی ئەم میلەتە ڕەشوڕوتە دەربەدەری گەنجان و سەرکوتکردنی دەنگی ئازادیەکان بووە. هیوادارم ئەم دز و جەلادانە بدرێنە دەست دادگاکان و بە زووترین کات سزا بدرێت. بەخێراتنی هەموو لایەکەم وەکو ئەندامێک و چالاکوانە لە ڕێکخراویدا کۆک دەست خۆشتانەکەم بوونی ئێوە لێرە مانای ئەوەیە کە لە وڵاتی خۆتانە ئازادی نەبووە، نەتوانیوە بە پڕبەدڵی خۆتان هاوارکەن و بەم دەسەڵاتە بڵێن ئەی گەندەڵینانە تاکەی ئەم هەموو گەندەڵیە و کوشتن و شەهیدکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان. سۆرانی مامەحەمە بەڕاستی کاتێکە شەهید کراوە لە ناو شاری کەرکووکە کە پێشتر هەڕەشەی لێکراوە و تەنها لەسەر ڕەخنەگرتنێک. ئەمەش ئەوە سەلمێنێ ڕەخنەگرتن تەنها شتێک نییە کەەوە خەڵکی لێ بکوژێ، شتی لەسەر شتی تری زۆرش کوژاوە. ئەم ڕەخنەیە شتێکی زۆر بەسیت بووە، لەسەر شتێکی بەسیت ئاوە خەڵک بکوژێ ئەبێ لەسەر شتەکانی دیکەکەوە گەندەڵیە و شەهیدکردنی سۆرانی مامەحەمە و کاوەگەرمیانی و کاکە سەردەشت و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کە تا ئێستاکە لە سزن و ئازاد نەکراون. ئەما وا سەلمێنێکەوە ناوی ئازادی تەنها بەناو هەیە وەکو جێبەجێ و لە ئەرزی واقع و شتان لێبێت. دەمەوێت لێرە سپاسناکەم بۆ ئامادەمتان لەم یادە مەزنەدا وەکو دیارە ئێمە ئەمڕۆ ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی کوردی لە بەریتانیا هەستاوین بە یادکردنەوەی ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆرانی مامەحەمە کە لەسەر بابەتی ڕەخنەی و ئابروبەرانەی دەسەڵاتی کوردی لە ماڵەکەی خۆیدا لەلایەن جەلاتەکانی پارتی دیموکراتی کوردستان و بڕیاری خودی مەسرور بارزانی تیرۆرکە. دەمەوێت لێرەوە ئەوە بڵێن بە دەسەڵاتی کوردی کە ئەوان ڕاستە سۆرانیان تیرۆر کرد، بەڵام هەزاران سۆرانی دیکە دروست بوونەوە هەر لەسەر ڕێبازی سۆران بەردەوامن لە کوردستان و دڵنیابن ئێمەش لێرە لەسەر ڕێبازی سۆران و سەردەشت و کاوە بەردەوامین و هەڵگری قەڵەمەکەی ئەوانە بین و هەموو کات هەرگیز نایڵین ئەو گەندەڵی و دزی و قاچاقچێتی نەوت و کوشتن و گرتن و زوڵم و ستەم و نادەتپەروەریە کە ئەیکەن بەسەرتانەوە بچێت و دڵنیابن هەمووی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و میدیا جیهانیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهانە ئاشکرا. شەتەی خوێن ڕێژی بەرزان کوردستانیان هەڵوەشان، شەتەی خوێن ڕێژی بەرزان
کوردستانیان هەڵوەشان پێشەکی سڵاو لە ڕۆحی پاکی شەیدانی قەڵەم سەرمەشقی شەیدان شەید سۆرانی مامەحەمە کە بەدەستی شەمشەمە کێوەرەکانی دەستەڵاتی چەتە و کورتکوژی بنەماڵە خێڵەکیەکەی باشووری کوردستان لەسەر وتنی ڕاستیەکان خوێنی ئاڵی ڕژایە سەر خاکی پیرۆزی کوردستان ئەم دەسەڵاتە دز و نەزان و جاشزادانە بەڵێنیان بە دوژمنەکانی کورد و کوردستان داوە لە پێناوی پێگە و دەسەڵاتی خۆیان و وەچەکانیان سڵ لە هیچ خراپەکاریەک نەکەن تەنانەت ئەگەر بە تەنها وشەیەکیش ڕووی ڕاستەقینەی ئەمانە دەربخات وەک شەهیدانی قەڵەم سۆران و عەبدولستار و زەردەج عوسمان و کاوە ڕووڕەشی بۆ ئەوانەی چاویان بە ڕووناکی و ڕاستیەکاندا هەڵنایەت سەربەرز و سەرفراز بن ئەوانە ژیانی خۆیان کردە مۆمێک بۆ ڕووناکی دەرخستنی ڕاستیەکان لە پێش هەمویاندا شەهید سۆرانی مامەحەمە دیارە لە هەرێمی کوردستان لە ڕابردووە کە کورد خەباتی کردووە بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ بەدەستهێنانی سەربەسی لە دەست ڕژێمیەکە ڕژێمی بەعز بووە لە 35 ساڵی ڕابردووە کە کوردی چەساندوێتەوە بەڵام لە دوای پرۆسەی ئازادی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە 2003ەوە کاتێک کە کورد وەکو دوو حیزبی بنەماڵە پارتی و یەکێتی کاتێک گەشەیان کرد سەرمایە و داراییان کەوتە ژێر دەست هەستیان کرد کە میلەتی کوردیش هۆشیار بێتەوە تاکەکانی هۆشیار بوونەتەوە ئاگامەندن بەرامبەر بە ئەو زڵم و ستەمەی کە لێیان نەکرێ بۆیە هەوڵیاندا ئەم حیزبانە هەموو دەنگە ئازادەکانیان ئەو دەنگانەی کە لە شار و شارەچەکانی کوردستانە سەرمایە داراییەکانیان کە ئەو کارە قێزەونانەی کە حیزبەکانە ئەکەن ئاشکرای ئەەکەن خەڵک هۆشیارەکەنەوە سەبارەت بە ئەو تاوانەی کە حیزبەکان ئەنجامی دەدەن هەوڵیاندا ژێر بەژێر هەوڵاندا ئەو دەنگە ئازادانە لە هەر کوێیەک بێ بە شێوەیەکی زۆر دڕندانە لە ناوی بەرن بیکوژن سۆرانی مامەحەمە دەستپێکی ئەو شەهیدانە بوو کە گەنج بەخشی بە ڕێگای ئازادی و لە دوای ئەمە هەر لە سۆرانی مامەحەمە سەردەج عوسمان بۆ کاوەگەرمیانی و درێژەی ئەو وەکو زنجیرەیەک حیزبەکان دەستیان کرد بە کوشتن و زیندانیکردن و شاربەدەرکردنی گەنجەکان دەبینین بە هەزاران گەنجی هۆشیار خوێنەوە ڕۆژنامەنووس کوردستانە جێهێشتووە لە پێناو ئەوەی کە داوای ئازادیان کردووە ترسیان هەبووە کە بکوژرێن ترسیان هەبووە کە وەکو شەهیدەکانی پێش خۆیان بکوژێن بەڵام هیچ کەسێک بە خوێنی ئەوان نهێتە دەنگ لەبەرەوەی هەموو قانون و یاسایەک هەموو دادوەریەک لەژێر دەستی حیزبەکان هەیە زۆر ئاسانە کە تۆ خوێنت دیزە بەدەرخۆنە بکرێت کە تۆ خوێنت پەردەپۆش بکرێت هیچ کەسێکش لەسەر و نێتە جواب بۆی ئەمە جێگای دڵخۆشیە کە دەبینین ئەم گەنجانە لە شار و چارچکەکانی بەریتانیا کە لە دەرەوەی وڵاتن کە داوای ئازادیەکەن لێرەوە ئەمە جێگای دڵخۆشیە بەڕاستی منۆکو گەنجێک پێم خۆشە کە ئەبینم گەنج داوای ئازادیەکە دەنگی هەیە ناترسێ بوێرە و سەربەرزم سپاسانەکە ئەوڕۆ دەمەوێ ئەوەندە بڵێم کە لەسەر هەمومان پێویستەکەەوە ڕێز لە خوێنی شەید سۆران بگرین و بەڵێم بدەینکەوە لەسەر ڕێبازەکەیان بمێنینەوە ئێمەش هەوڵ بدەین بۆ بەرقەرارکردنی ئازادی و بەدەستێنانی مافەکانمان لە هەرێمی کوردستان ئەو ڕێگایشی دوور و درێژ دەبێ ڕێگای ئازادی ئاسان نییە بۆیە هەمومان پێویستە بە گروتینەوە بە خوێنی خۆمان بە قەڵەممان بە دەنگمان هەوڵ بدەین بۆ باشترکردنی وڵاتەکەمان دەبین ئێستا هەمومان لێرەین دەبێ هەمومان وەردەوەردە هەوڵ بدەین بۆی کەوا وڵاتەکەی خۆمان باشتر بکەین و کەسانی وەکو کاکسۆران دروست بکەین لەناو کۆمەلگایەکەماندا زۆر سپاس هیوادارم هەمولایەک هەر ساغ بن و لێرەشەوە سەری ڕێژ نەواژش بۆ شەید کاکسۆران و دەستی ئەوانە بشکێت کە هەستان بە ئەنجامدانی ئەو کارە و هەروەها سەرشۆڕ بن لێرەوە پێیان ئەڵم کەەوە شیری داکی خۆیان بە حەڵاڵی نەخوارد و حرامزادە ڕێکەوتی 21 حوتی 2025 شاری کاری وەکو ئەندامان و چالاکوانانی ڕێکخراوی داکۆک هەساوین بە ئامادە بە خۆپیشاندانێکی هەمنانە بە مەبەستی یادکردنەوەی سۆرانی مامەحەمە کە لەلایەن تیرۆریستانی پارتیەوە لەلایەن خودی خۆی مەسرور بارزانی شەید کرا و پارتی و یەکێتی و گۆڕان کوردستانیان هەڵتەکان پارتی و یەکێتی و گۆڕان کوردستانیان هەڵتەکان
کەرکووک داگیری دەکەن کە لە ژمارە 69 گۆڤاری لەڤیندا بڵاو کرایە بۆ هۆی تیرۆرکردنی سۆرانی مام محەممەد لە 21 حوتی 2010 ئەوە 17 ساڵە سەرجەم بڵاو کراوە ئازادەکان چیرۆکی ئازایەتی کوڕەشەهیدێکی کەرکووکی ڕەحسووک و ڕازگۆ دەگێڕنەوە هەرچەندەنەیان توانی وەکو خۆی بیناسیێن و پیشانی بن غەدێکی زۆر کراوە لە باسکردنی ئازایی و بێوێری ئەو خوێنی سۆرانی مام محەممەد لە نێوان یەکێتی و پارتیدا ماوەتەوە چونکە لە کاتێکدا شەهید کرا دەسەڵاتی یەکەم و کۆتایی ئیداری کەرکووک لە دەستی ئەو دوو حیزبێدا بوو کوژدانی لەسەر بڵاوکردنەوەی راپۆرتێکی بەڵگەداری فەسادی برپرسانی ئەو دوو حیزبە بۆ لە شاری کەرکووک هەرچەندە لە مێژووی ناشرینی ئەو دوو حیزبەدا جگە لە کوشتن و ڕفاندن و دزی زیاتر هیچی کە نییە بۆیە ببینن کە ئەمە سەرەتا و کۆتایی کاریان نەبووە و ناشبێت وەکو بینیمان پێشتر عەبدولستار تاهیر و دواتر زەردەر عوسمان و کاوە گەرمیانی و وەداد حوسێن و چەندین تری تیرۆر کران ئەتوانین بڵین تا ئەو کاتە دەسەڵاتداران بەردەوام ئەبن لە چاوەڕێی تیرۆرکردنی زیاتر بین سۆران چی ویست ئەوە نەبێ بنووسێ و بڵێ من دەمەوێت وڵاتەکەم و شارەکەم کەرکووکەکەم هەر ڕۆژە بە دووکەڵی ڕەشی ڕژێمێک و حیزبێک و لایەن یەک پیس نەبێت ئەو دەویست بە نووسینەکانی هەوایەکی ئازادی بۆ کەرکووک بگێڕێتەوە نەهێڵە دیسانەوە شارەکە بگێڕێتەوە بە سەرنەمی کپوکردنی دەنگی ئازا و بێوەری کەرکووکیەکان بەڵام نەیانزانی ئەم جاریان لە بری حیزبی بەعد دەسەڵاتی کوردی دەسەڵاتی کوڕانی سەروەک حیزبی دەنگی خۆی کپ دەکەن سۆران گیان وا ئەبینین مێژووی تۆ پڕ لە شکۆ و جوانی و شعر و پەخشان و نووسینی ئازا و ئازادی مێژووی ئەوانیش کۆلایەتی و کوشتن و دزی و گەندەڵی خیانەت زیاتر هیچ هیوای زۆر کەسی دڵ پڕ لە زامە حەسرەتی زۆری هیوا و مەرامە ئاواتی یەکجاری زۆری کەسانە ئەوانەی کەوتون لە بەندینخانە نرخی ئازادی هەر لە لای ئەوانە خودی ئازادیان لێ حرامە نەوعێکی تری وتنی حەقە چارەنووسی کوشتن یاشەقە بە تایبەتی کاری ڕۆژنامەنووسە چەکی دەستیان تەنها پێنووسە لەسەر ئازادی ژینیان لە خەتەردایە چارەنووس نادیار یا لە گۆڕدایە حاڵی وڵاتم گەلێ پەشێوە مەراقی گەنجان ون بووە لە جێوە تاکەی قبولکەم لە دوژمنانم وانووکی چەقوو گەیە ئێسقانم ماستاوچیەکان ئەمڕۆ پیاوچاکن زۆر بلە و دەمڕوت لای خەڵک پاکن خاکمان سەرتاپای خەڕکی گێژاوە چونکە ئازادی تیانەماوە ئەگەر دڵ لە ڕاست بێ گوناح پیسەکەی ئەبێ پەیڕەوی نەفرەتی ئیبلیسی ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان چالاکەوانی ڕێکخراوی داکۆ کەڵسان بەش یادکردنەوەی شەهیدی سۆرانی مام محەممەد کە لەلایەن دەسەڵاتدارانی پارتیۆ شەهید کراوە و هێشتا وەکو ئەو کەسانی کە سۆرانی مام محەممەدیان تیرۆ کردو هێشتا وەکو نەدراون بە دادگا و پێت وایە بۆچی نەدراون بە دادگا لەبەرەوەی دەسەڵاتەکە لەژێر دەستی خۆیانایە و حکمڕانی وڵاتەکە خۆیان ئەیکەن ئازادن چۆنەوەی خەڵک خەڵکێکە ڕەخنە لە دەسەڵاتە بگرێت بێگومان یا سەرنوکمێگەن یاوەکو ئەشکەنجە و ئازارێکی زۆریان لە وڵاتەکەی هەمیشە لە گەندەڵیایەوە ئەو هەموو دڵتەچی و قاچاقچی شەکداری لە خۆی خردبووی کەەوە پارێزگاری لە دەسەڵات و کورسەکەی بکات نەک بۆ ئەوەی کەوا بۆ خەڵکی لێتەکەن لە هەر وڵاتێکەکەوە حزب باڵادەست و بەدەست لەسەر پێگەکانایەوە چەکی بەدەست بوو بێگومانەوە بەکاری خۆی بەکارێنێ و بۆ ئەوەی لەسەر کورسەکە بمێنێ و سەرمێنەری ئەوەشکەوە سۆرانی مام محەممەد تەنها ڕەخنەیەکی گرتووە لەسەر ڕەخنەکەی شەهید کراوە و بێزگەلەوە کاوە گەرمانی بە هەمان شێوە و سەردەر عوسمان تەنها لەسەر ڕەخنە کوژراوە نەبوو لەسەر شتێکی ترایەک و لەسەر گەندەڵیەک ئەگەر لەسەر گەندەڵی شتێک وایە با هاتناکەشێم کە لەسەر گەندەڵێکە کە تاوەکو ئێستاکە لە 2010 سۆرانی مام محەممەد شەهید کراوە تا ئێستاکە نەتیجەکەی دیار نییە ئەمەش سەلمەنی ئەوەیەکەوە ئەم کەسانێکەوە دەستیان چۆتە خوێنی سۆرانی مام محەممەد دڵنیام لەوەی کەوا بەشێکن لە دەسەڵات هێشتا نشکاوە خەیاڵیان خاوە پارتی و یەکێتی ئەوان چەندین قەڵەمیان تیرۆر کرد بەڵام هەموو شارەکانی بەریتانیا لە حەوت شار لە کوردستان ساڵانە یادی ئەو قەڵەمەکەنەوە دنیا بە خەیاڵیان خاوە ئەو پەیامە هەرەگاتە جێ ئێمە لێرە ئەمڕۆ یادی تیرۆرکردنی شەهید سۆران مام محەممەدمان کردەوە خۆزگە ئێمە بمانتوانە شانازیەکانیەکی پارتی پیشانی ئەم وڵاتانە بدەین بمانتوانایە باسی ئەوە بکەین کە یەکێتی و پارتی ئەو حکومداریە بەجێیەکەن کە ئێمە بمانتوانە شانازی پێوە بکەین و بمانتوانایە ڕی جوانی ئەوان شاندین بەڵام ئەوان بوونەتە عیبەیەکی زۆر گەورە بە سەرشانی میلەتی کوردەوە ئەوان ڕۆژانە خەڵک تیرۆرەکەن خەڵک داوای مافی خۆیەکە بەهێمنی چەندین ساڵە یەتە سەر شەقام داوای ئاوەکە داوای کارەبا ئەکات داوای تاعیناتەکە داوای موچە ئەکات بەڵام ئەوان
لولێت فەنەکانیان ڕویان کردە ئەو هاوڵاتیە خەڵکە فەقیر و هەژارەکە چەندین ساڵە ئەناڵێنێ بەدەست نەبوونی و نەهامەتیەوە. شاریکاری فەستاینیم بە ساڵوەگەڕی شێرکردنی شەیدی قەڵەم سۆرانی مام محەممەد کە 17 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا چەتەکانی بنەماڵەی بەرزانی و بەڵتەچیەکانیان کە هیچ کات قوبوڵی ڕخنە و زمانی ڕخنە ناکەن و هەستان بە شەیدکردنی سۆرانی مام محەممەد و سۆرانی مام محەممەد و قەڵەمەکەیان بۆ هەتاتایە بێدەنگ کرد لەم ڕۆژەدا. پێ وایە قەڵەم بەدەستانی مام محەممەد بێدەنگ دەبن وەک خۆی کە بێدەنگ کرا قەڵەمەکەی بێدەنگ بکرێت؟ من پێم وایە ئەو خەیاڵیان خاوە چەتەکانی بنەماڵەی بەرزانی وە دەسەڵاتی کوردی کە هیچ کاتێک ناتوانن قەڵەم بەدەستان و ئازادی خوازان بێدەنگ بکەن بۆیە سۆرانی مام محەممەد و سەردەشت و کاوە و ئەمانیان بێدەنگ کردووە و کوشتونیان وە کە ئێستا لە ژێر خاکن بەڵام ئێستاکیانە بە هەزاران و بە دەیان و بە سەدان قەڵەم بەدەست و خوێندەوار و چالاکەوان ئامادەن و ئێستا لە ساحە و لە مەیدانەکان و لەسەر جادن بۆ گەیاندنی دەنگی ئازادی خوازان و گەیاندنی دەنگی حەقی میلەتی بەشخورا و میلەتی بەشمێنێتی کورد. ئەو دۆسەیە بەکراوەی دەمێنێتەوە یاخود کۆتایی پێدێت؟ بەڵێ ئەو دۆسەیە بەکراوەی دەمێنێتەوە هەتا ڕۆژێک ئاواتە خوازین و ئەمانەوێ ڕۆژێک لە ڕۆژانە بکەرانی ئەو تاوانە خێزەونە و ئەو قاتیلانە کە بدرێن بە دادگایەکی عادیلانە و لە هەرێمی کوردستان و بگەن بە سزای مەسعود بەرزانی تێکدەری کوردستانی پارتی مەسعود بەرزانی تێکدەری کوردستانی حکومەتی دز و جەردە بڕۆ بەروەکمان بەردە حکومەتی دز و جەردە بڕۆ بەروەکمان بەردە شەهیدان شەهیدان نامرێ ناو نیشانتان بنەماڵەی دیکتاتۆر ئیتر بەسە زوڵم و زۆر ئەشکێنین بەند و داوتان پێنووسە چقڵی چاوتان کەتەی خوێن ڕێژی بارزان کوردستانیان هەڵوەشان سەری ڕەش و دەباشان نەخۆشین بۆ کوردستان پارتی و یەکێتی و گۆڕان کوردستانیان هەڵتەکان نەفرەت لەسەر کردەکان جاشی تورک و ئەردۆگان